کۆماری ئیسلامی هۆکاری سەرەکی پەرەسەندنی مادەی هۆشبەر لە ئێران و گشت ناوچەکە. کۆنگرەی هەژدەی کۆمەڵە لە پەیوەند لەگەڵ گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر بڕیارنامەیەکی پەسەند کرد کە تێیدا بێجگەل لە دانەبەرباسی بوارە جۆرا و جۆرەکانی ئەم بەڵام ماڵ وێرانکەرە لەسەر ڕۆڵی کۆماری ئیسلامی لە پەرەپێدانی گیرۆدەبوون بەم مادەیە تاکیدی کردووە. لەم بڕیارنامەیەدا هاتووە کۆماری ئیسلامی بە پەرەپێدانی کەشوهەوای سەرکوت و زەبروزەنگ تاڵکردنی ژیان لە زۆربەی لاوان بێبەریکردنیان لە هەوڵ بۆ پێکهێنانی ژیانی خۆیان بەرەنگاربوونەوەی ئاشکرا لەگەڵ هەر شتێک کە هیوا دەبەخشێتە ژیانیان و داهاتوویەکی ڕوونیان لە بەرامبەردادنێت بەستێنی ڕووکردنی زۆرێک لە لاوانی بە مادەی هۆشبەر خوڵقاندووە. هەر بۆیە دەبێت کەسی گیرۆ دەبوو بە قوربانی ئەو بارودۆخە ئابووری کۆمەڵایەتی سیاسی و فەرهەنگیە بزانین کە ڕژیمی ئیسلامی بەرپرس و پارێزەرێتی. کردەوەی ڕژیم لەوانە پێکهێنانی ناوەند بۆ ئاگا لێبوون لە گیرۆدەبووان هیچ لەم ڕاستیە کەم ناکاتەوە، لەبەر ئەوەی کە بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی دەست نەخواردوو دەمێنێتەوە و کەسی گیرۆدەبوو بەم مادەیە پاژماوەیەک ڕاگیران لەم ناوەندانە دووبارە لەگەڵ هەمان بارودۆخ و هەموو ئەو گیر و گرفتانە لەوانە هەژاری و بێبشیە کە ڕژیمی ئیسلامی بەسەر کۆمەڵگایدا سەپاندووە ڕوبەڕوو دەبێتەوە و دیسان پەنا بۆ احتیاط دەباتەوە. لەم پەیوەندەدا پێویستە لەسەر بوارێکی دیکەی ڕۆڵی کۆماری ئیسلامی واتە بازرگانی مادەی هۆشبەر وەک سیاسەتێکی ناوچەی ئەم ڕژیمە تاکید بکرێت. وەزارەتی ئیتلاعات و سوپای پاسداران ساڵەهایە خەریکی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرن. ئەم دوو دەستگا دەوڵەتیە هەم لە گواستنەوەی مادەی هۆشبەر لە سنوورەکانی ڕۆژهەڵاتەوە بەرەو سنوورەکانی ڕۆژاوا و باشوور و هەم لە بڵاوکردنەوەی لە ئاست ئێراندا دەور و نەخشیان هەیە. ڕۆڵی سپا و وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم لە بڵاوکردنەوەی بەرین و هەرزانی مادەی هۆشبەر لە کوردستان بە ناوبانگ و حاشا هەڵنەگرە. دەسەڵاتی ئیسلامی ئێران هێزە نظامی و ئەمنیەکانی بۆ ناسە قامگیرکردنی وڵاتانی ناوچەکە و لاوازکردنی ڕەقیبەکانی خۆیان و هەروەها دابینکردنی هەزینەی دەخاڵەتی سیاسی و تێرۆریستی خۆیان لە وڵاتانی دەوروبەر و باقی وڵاتانی دوور و نزیک لە سیاسەتی معتادکردنی هەرچی زیاتری خەڵک لەلایەن گروپ و باندە مافیاییەکان پشتیوانی دەکات. سیاسەتی پەرەپێدانی احتیاط چ لە ناوخۆی ئێران و چە وڵاتانی ناوچەکە بۆ ماشێنی شەڕ و سەرکوتی ڕژیم کەڵکی یەکجار زۆری هەیە. واتە لەلایەکەوە ژمارەیەکی هەرچی زیاتر معتاد دەبن و کێشە و گرفتی بنەماڵەی و کۆمەڵایەتی احتیاط بەشێکی بەرین لە خەڵک بەخۆیەوە سەرقاڵ دەکات و خەبات لەگەڵ ڕژیم دەکەوێتە پەراوێزەوە. بۆ نمونە لە ئێران کە زیاتر لە 6 میلیۆن کەس بەپێی ئاماری ڕژیم معتادن، ئەگەر بنەماڵەی هەر معتادێک 4 کەس بێت نزیکەی 1/4 دانیشتوانی ئێران و هەروەها کادری دەرمانی دەرگیری مەسەلەی احتیادن. قازانجێکی دیکەی پەرەسەندنی احتیاط بۆ ڕژیم لاوازکردنی ڕەقیبەکانی لە ئاستی ناوچەکە و دەرگیرکردنیان لەگەڵ کێشەی احتیاد و لە هەمان حاڵدا دابینکردنی بواری ماڵی گەندەڵی بەرین لە ناو دەستگای دەوڵەت و سەرکوت و بەدەستهێنانی خەرجی تەرۆریسم و باندە مافیایە ئیسلامیەکانە. بەپێی راپۆرتە جۆرا و جۆرەکان هەموو گروپ و باندە تێرۆریستە ئیسلامیەکان و لەوانە گروپەکانی سەر بە کۆماری ئیسلامی بە شێوەی جددی بەرین و ڕێکخراو لە قاچاغی مادەی هۆشبەردا دەستیان هەیە و تەنانەت لە تەکنۆلۆژی نوێ وەک پەهباد یان درۆن بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر کەڵک وەردەگرن. بۆ نمونە ئەرتەشی ئۆردۆن لە ڕاگەیەندراوێکدا لە ڕێکەوتی پێنجشەممە 7 فێڤریە ڕایگەیاند تاوانی قاچاغی مادەی هۆشبەر بۆتە تاوانێکی ڕێکخراو کە تێیدا لە تەکنۆلۆژی درۆن کەڵک وەردەگیرێت و لەلایەن گروپە چەکدارەکانەوە پشتیوانی لێ دەکرێت. لە ڕاگەیەندراوەکەی ئەرتەشی ئۆردۆندا هاتووە ئەرتەشی ئۆردۆن 160 تۆڕی قاچاق کە لە باشووری ئۆردۆن خەریکی چالاکین شناسایی کردووە. هەڵبەت گەلێک بەڵگەبوونیان هەیە کە نیشانی دەدەن زۆرێک لەم تۆڕانە لەگەڵ حیزبوڵڵای لوبنان و سوپای پاسدارانی جێگیرکراو لە سووریا لە پەیوەندیدان. ڕژیمی ئیسلامی بۆتە سەرەتانێکی کوشەندە بۆ سڵامەتی خەڵکی ئێران و وڵاتانی ناوچەکە و مانەوەی دەسەڵاتی ئیسلامی بێجگەل لە دەیان نەهامەتی دیکە بە مانای گیرۆدەکردنی میلیۆنیان کەس لە خەڵکی ئێران و ناوچەکە بە مادەی هۆشبەرە. هەر بۆیە خەبات لەگەڵ دیاردەی احتیاط لە گرێوی خەبات لەگەڵ کۆماری ئیسلامی و نظامێکدایەکە خۆی هۆکاری بەرهەمهێنانەوەی ئەم بارودۆخەیە. بارودۆخێک کە تێیدا مرۆڤەکان بە شێوازی جۆرا و جۆر دەبنە قوربانی.
خەبات لەگەڵ ئەم ڕژیمە و خەبات بۆ هێنانە خوارەوەی کاریگەریە زیانبارەکانی پەرەسەندنی مادەی هۆشبەر ئاڵلقەکانی زنجیری خەباتێکی واحدن. ئەم خەباتە دەتوانێت ئاسۆیەکی گەشت بەرەو ڕووی لاوان بکاتەوە. ئەوان لەسەر بەستێنی ئەم ئاسۆ هیوابەخشە ئەم بەستێنەیان بۆ دابین دەبێت کە لە جیات خۆ بەدەستەوەدان بە نەهامەتیەکان ڕێگای خەبات و لە ناوبردننی هۆکارەکانی احتیات نەک پەنابردن بۆ احتیاد و لە ناوبردننی خۆیان هەڵبژێرن. بۆ دەستەبەرکردنی سڵامەتی گشتی و بۆ ڕێشەکەشکردنی نەهایی گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر هیچ ڕێگاچارەیەک بێژگە لە ڕووخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامی بوونی نییە.